ماوەی 22 ساڵ بوو هاوڕێی نەخۆشیەکی سەخت بوو لە چوار دیواری نەخۆشخانەکان بەبێ ئۆکسیجین هەنگاوەکان بۆی قورس بوو. شکار جەمال گەنجێکی تەمەن 22 ساڵان دانیشتووی شاری سلێمانی بوو. بەهۆی قوڵبوونەوەی نەخۆشی سیەکانی ماوەی 6 ساڵ بوو بۆ چارەسەر لەگەڵ دایک و خوشک و براکانی ڕویان لە وڵاتی تورکیا کرد. من وەکو دایکی شکار کە ماوەی 6 ساڵ کوڕەکەم لە تورکیا بوو لە ژێر چاودێری دکتۆرە بوو نەخۆشیەکەی سیستیک ڤایبرۆسس نەخۆشی سیەکانی هەبوو نەخۆشیێکی درێژخایەن بوو تەمەنی 22 ساڵ بوو کوڕەکەم بە ناوی شکار 22 ساڵی ڕێک نەخۆش بوو بەڵام ئەم ساڵانی ئەخیر زۆر لی پیس کرده بوو قەدەری خواوا بوو ساڵێک برمان بۆ هەندستان زیاد لە 40 جاریشم برده بوو بۆ تاران ماوەی 6 ساڵیشە لە تورکیا لە ئەستەمبول لەژێر عیلاج و چاودێری دکتۆرا بوو قەدەری خوای گەورە وا بوو سیەکانی تەواو کون ببوو توانای هەناسەدانی نەما بوو. هەوڵەکانی دایکی بۆ بە زیندووهێشتنەوەی و چارەسەرکردنی نەخۆشیەکەی بێ ئەنجام بوو. دوجار لە وڵاتی تورکیا شکار دوای 22 ساڵ لە نەخۆشی گیانی لەدەستدا و دوای 20 ڕۆژ لە گیان لەدەستدانیشی تەرمەکەی هێنرایەوە سلێمانی و لە گردی سەیوان بە خاک سپێردرا. هەموو جارێ ئەیودا من زۆر عجایبم لێ ئەم گەنجانە ئەبینم کە لەشیان ساغە بەڵام سوژدە بۆ خوای گەورە نابن بیر لەوە ناکەن و ڕۆژێک نەخۆشەکەون و یەنە سەر ئەم قەڕێڵەیە یاخۆ دەچنە ناو گۆڕۆ چنە ناو قەبر. ئاخر وەسێتیشی بۆ ئێمە ئەوە بوو وتی بە خوشک و برا بچکۆلەکەم بڵێ نوێژەکانیان لە یاد نەکەن یعنی شتێک بۆ من زۆر جێی سەرنجە حتا چەند سەعاتێ پێشی وەفاتیش بکە ئەی زۆر باشم ئەی ئەلحەمدوللا زۆر باشم بەس لەبەر خاتری یەکەم خۆی گەورە پاشن لەبەر خاتریەوەی کە من خەفەت نەخۆ هیچ کاتێکیش تەلەفۆنی بۆم نەئەکرد ئەیو نەوەکە دایکم خەوت بێ یا دایکم ئیسراحەتی هەبێ یا دایکم لە ئیش بێ ئەی سڵاو دایکیان چۆنی دڵی من کاتت هەیە يا ربي خواجه خاطنا بلوز كان شفاي كاك شكاري دي يا ربي خواجه لو خاطنا بلوز كان زرجاش نستي شکار سەرڕای ئەوەی بەردەوام ئازاری هەبووە زۆربەی کاتیش لەسەر قەرەوێڵەی نەخۆشخانەکان بووە بەڵام هەمیشە وەکو دایکی دەڵێت پابەندی زۆری هەبووە بۆ نوێژ و ڕۆژوەکانی. وەڵای دایکی ڕەزاتی زۆر لەگەڵا چەشت زۆر خەریکی بودایک لەگەڵ ئازارەکانیدا دووری لە ئازیزانی ئازارەکانی بۆی قورستر کردبوو بەڵام لە جێگەی دووبارە لە ئامێزگرتنەوەی نەنگ و باپیری جەستەی ساردی هێندرایەوە نیشتیمان و دوا مەنزڵگەی کە بەبێ ئازار تێیدا دەحەسێتەوە ژێر ئەم خاکە دەبێت. مەڕاستی زۆر زۆرم بیرە کردم لە سوچای هەمووتان خۆش بێ زوو دایکم هات ئەیوت هەواڵتانە پرسە دڵی زۆر لاتە دەست چاوتان خۆش بێ بە دوعای خێر بێ بەشم مەکەن بەشک و ئیشەڵڵا لەو ئازارانە ڕزگارم بێ. دایکی شکار دەڵێت ئەوەی دڵی خۆش کردووە زۆری ئیمانی شکار بوو سەرڕای ئازارە زۆرەکانی بەڵام هەمیشە سوپاسگوزاری خوددا بووە لەسەر نەخۆشکەوتنەکەی و فرمێسکی دایکیشی بەشێکی بۆ کۆتایی هاتنی ئازارەکانی شکارە و بەشێکیشی بۆ دووری و دابڕان. هەژیانم قەرزاری دایکم چونکە ئەو ناڕەحەتی بۆ چش زۆر 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 بوو. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.